کۆمەڵگای کوردستان لە هەرجێگەیەکەن لە بەرنامەی ڕاستەوخۆوە بخەینە بەرباس و لێکۆڵینەوە وە کچان و ژنان بۆ خۆیان بەشدار بن لە باسی بابەتەکانی بەرنامەی ڕاستەوخۆ بۆ ئەوەی کە بەیەکەوە بتوانین چارەسەری بۆ بدۆزینەوە. جارێکی تر ئاگادارتانەکەم جگە لە ماهوارە بەرنامەی ئەم هەفتەی ڕاستەوخۆ لەسەر تۆڕە کۆمەڵایەتیەکان وەسیعەن بڵاو ئەبێتەوە. ئەو کەسانەی کە دەستڕەسیان بە تۆڕە کۆمەڵایەتیەکان هەیە دەتوانن بەرنامەی ڕاستەوخۆ لەو ڕێگایەوە چاو لێ بکەن و لە باسەکانی بەرنامەی ڕاستەوخۆوە بەشدار بن لەبەر ئەوەی کە لە سەرەتای بەرنامەی ئەم هەفتە ڕامگەیاند کە ئەم تریبونە خەریکە ئەبێ بە تریبونی ئێوە و ئێوەی ئازیز و خۆشەویست بۆ ئاگاداریتان. کۆماری ئیسلامی پێتووڕەیە، ئەسەبانیمان کردوون، هەڕەشەمان لێ ئەکەن، قسەمان بۆ ئەنێرن و ئەمە نیشانەی سەرکەوتنی ئێوە و بەرنامەی ڕاستەوخۆیە. بەر لەوە کە بچمە سەر بابەتی بەرنامەکەی ئەم هەفتەمان کە پێشتر لە ڕێگای تۆڕی کۆمەڵایەتی فەیسبووک و ئینستاگرام بە یارمەتی ئێوەی ئازیز و خۆشەویست بڵاومان کردبووەوە، جارێکی تر لێرەوە هەرچەند دوێنێ لە بەرنامەی کۆمەڵە و هەڵسوڕاوانەوە ئەم قەدردانی و سپاسگوزاریە کرا، جارێکی تر لێرەوە قەدردانی و سپاسگوزاری خۆمان پێشکەشی هەموو ئەو کەسانەکەین کە بۆ بەڕێوەچوونی ڕێوڕەسمەکانی ڕۆژی کۆمەڵە لە ژمارەیەک لە شار و دێهاتی کوردستان هەڵسوڕان، زەحمەتیان کێشا، فیداکاریان کرد. دەستان خۆش، ماندوو نەبن، بەڵام کاری زۆرمان ماوە. خۆتان حازرکەن بۆ ئەوەی کە بە یارمەتی یەکترین هاوبەش چەندین مەراسم ئاکسیۆنمان لەبەردەستایە کە بەیەکەوە دەبێت جارێکی تر نیشان بدەین کە ئێمەین دەسەڵاتین لە کوردستانە، ئەوان داگیرکەرن لە کوردستانە، ئێمەین لە دڵی خەڵکی کوردستانین، ئەوان بە سەرنێزە لەسەر سەری خەڵکی کوردستانەوەن. یەکەمین بابەتی بەرنامەی ئەم هەفتەمان درێژەی خەباتە بۆ ئازادکردنی زیاتر لە 150 گیراوی یەک مانگ و نیمی ڕابردوو. دوو، پێشوازیکردن لە ڕۆژی جیهانی ژنمان ڕاگەیاندووە وەکو یەکێکتر لە بابەتەکانی بەرنامەی ئەمڕۆی ڕاستەوخۆ دەبێ قسە بکەین کە ئەم ڕۆژە چۆن پێشوازی لێ بکەین، چۆن ڕێوڕەسمەکانی ڕۆژی جەهانی ژن ڕێز لێ بگرین، چی بکەین کە هەم کۆماری ئیسلامی تووڕە بکەین و هەم خۆمان سەلامەت بین و ئەمنیەتیشمان پارێزراو بێت. و سێهەمین بابەتی ئەمڕۆیشمان کە هەرچەند دوێنێ لە بەرنامەی کۆمەڵە و هەڵسوڕاوانە قسەیەکمان لێ کردووە، چۆن بچین بە پێشوازی ڕێوڕەسمەکانی چوارشەمە سووری و نەورۆزی ئەم ساڵ و بیکەین بە نەورۆز و چوارشەمە سووری خۆڕاگری قارەمانانەی خەڵکی کوردستان بەرانبەر بە داگیرکەر. ئەو سێ بابەتە بابەتی ئەم ڕۆمانە، بەڵام حەز ئەەکەم پێش ئەوەی کە بچمە ناو ناوەرۆکی بابەتەکان و پەیامەکانی ئێوەی ئازیز و خۆشەویست بۆ باقی بینەران بڵاو بکەمەوە شتێکتان پێڕابگەینە. لە درێژەی ئەو تەبلێغاتەی کە کۆماری ئیسلامی لە یەک مانگی ڕابردوودا بە دژی خۆڕاگری و مقاومەتی جەماوەری خەڵکی کوردستان کردی، درست ڕۆژی یەکشەمەی ڕابردوو 26 ڕێبەندان ڕۆژی کۆمەڵە وتوێژێکیان لە تەلەڤیزیۆن یا سیمای ئۆستانی کوردستانەوە بڵاو کردەوە لە ژێر ناوی گوفتمانی ئینقلاب. لەو وتوێژەدا کە سێ پاسدار بە ناو حاجی حسێن ڕستگارپەناه، حسێن دەقیقی، ئیسماعیل ئەسفەندیاری و دوو کۆنە بەکرێگیراوی کوردستان کە هەر لە سەرەتای پێکهێنانی
سازمانی پێشمەرگانی موسڵمانی کوردی کۆماری ئیسلامیەوە بەشداری جەنایەتەکانی کۆماری ئیسلامی بوون هێنابوویانە سیمای ئوستان دانیکیان عەبەی جەعفەری بە مەشهورە بە عەبەی برای شاد ڕەحمە و دانیکی حەمە عەلی حەیدەری مەریوانی کە هەردووکیان لە کۆنە بەکرێ گیراوەکانی کۆماری ئیسلامی بوون درۆی وایان نەکرد کە ئەنەهوو ئێمە مردووین و ئەوان دەتوانن درۆ بکەن بۆ جەماوەری خەڵکی کوردستان. یەکێ لەو درۆوانەی کە کردیان ئەوە بوو کە عەبەی جەعفەری کە خۆی جەنایەتی کرد، تەجاوزی کرد، خەیانەتی کرد و هەمووی لە پەروەندەیە سەب بووە، دەڵێ ڕۆژی 23 بەهمەن مانگی ساڵی 1357 دروست یەک ڕۆژ دوای ئەوەی کە شۆڕشی گەلانی ئێران بە سەرکەوتن ئەگات زد ئینقلاب هەموو مزگەوتەکانی داخست. چی پێ بڵین؟ خۆ هەموو فعالیەتەکانی ئێمە لە ساڵی 1358 تا داگیرکردنی شارەکانی کوردستان لە ساڵی 1359 لەلایەن داگیرکەرانی کوردستان کە چاوساقەکانیان عەبەی برای شاد ڕەحمە و ئەمساڵە هەموو داریوشی چاپاری و مامۆ ڕەحیم و حەمە عەلی حەیدەری و باوکی و کەسانی تر بوون، هەموو هەڵسوڕانی ئێمە لە مزگەوتەکانە بوو. شۆراکان و بنکەکان لە مزگەوتەکانە پێکاتن. کەس ڕێگەی لە خەڵکی کوردستان نەگرت کە بچێت لە مزگەوتەکانە عیبادەتی خۆی لەگەڵ خۆی بکات. هەموو کەسێک ئازادانە چووە ناو مزگەوتەکان، نوێژیان کرد، بەرنوێژیان هەبوو بۆ درۆوەکەن. یا ئەوەی کە سەردار یا پاستار حسەینی دەقیقی دەڵێ ئەو کاتەی کە ڕۆیشتین، من هەرو مساڵی خۆی دێنمەوە، دەڵێ کە ڕۆیشتین تەنگی سەر و نیەر و مێراومان پاکسازی کرد، ئێمە ڕۆیشتین بەدەم خەڵکەوە. ئێوە نیەر و مێرا و تەنگی سەر و هەشەمێز و من هەر بۆیە ئەو مساڵی خۆیان تێرمەوە، هەڵوان و تەختە و هەنڕ و باقی دێهاتەکانتان بە هێلیکۆپتەر وێران کرد بە یەکە، تەقەتان لێ کرد، خەڵکتان دەربەدەر کرد، ئاوارەیانتان کرد، لەبەر دەرگای دێهاتەکانە لەبەر ئاوایەکانە بۆ ترساندن و تۆقاندنی خەڵک کەستان ئێعدام کرد. ئێوە چوون بەدەم خەڵکەوە داگیرکەرانی کوردستان. من ئەوەم بۆیە هێنایەوە بڵێم کە کۆماری ئیسلامی ناتوانێت 42 ساڵ لە شەڕی 24 ڕۆژە کە ئەوان لەو وتوێژەدا کردیان بە مەبنا بۆ ئەو تاریخە تا ئێستا نەتانتوانیوە بەسەر ئێرادەی جەماوەری خەڵکی کوردستانە زاڵ بن، تا ئێستەیش ناوێرن بە شەو بێنە دەرەوە. هەر حاڵی تۆ هەر ئەوەیە کە بۆ خۆت باست کرد لەبەر مەدرسەی بەدرەوە لەبەر ماڵخۆتانەوە تا سێڕای فەرەحی ئەو کاتە زاتت نەبوو زیاتر ئەولاتر بچیت. ئێستایش وەستان هاوایە. کێ بوو 24 ڕۆژ شەڕی کردە شاری سنە لە بەرابەر ئەو هەموو هێزاکێ کە هێنابووتان؟ معلومە خەڵکی کوردستان بوو، معلومە لاوانی کوردستان بوون، معلومە کچان و کوڕانی قارەمانی شاری سنە و لە شارەکانی ترابوون. دڵنیاتانەکەم نەبەو وەرنامانە و نەبەو تەبلیغاتانە کە پوچ و بێمایەس ئیدعاکانتان ناتوانن بەسەر ئێرادەی خەڵکی کوردستان ئەزاڵ بن. ئێستایش هەر ئێستایش بۆ ئەوەی کە خەڵکی کوردستان بە خەیاڵی خۆتان بترسێنن و بیان تۆقێنن، لە عەرزی 1 مانگ و نیمە زیاتر لە 150 کەس لە هەڵسوڕاوانی بزوتنەوە کۆمەڵایەتی و مەدەنی و ژینگە پارێزانتان دەستگیر کردووە. هەر ئەمڕۆ هەواڵ هاتووە کە 2 معلم دوای 3 هەفتە لە بازداشتکردنیان کەس ئاگایان لێنە. ئەو کاتەیش هەر ئەو کارانەتانە کرد، بە دانانی مەقەڕەکان، بە دروستکردنی ژێرزەوینی بۆ مەقەڕەکانتان تەجاوزتان کرد، خەیانەتتان کرد، جەنایەتتان کرد. پێتان نابەخشین. دڵنیاتان نەکەین. قەیناکە ئێستا تۆپ و تانکتان پێیە و موشکتان پێیە، بەڵام چرخی ڕۆزگار ئەچەرخێت. ئێستایش ئێمە پێویستە خەڵکی کوردستان
لەم ڕۆژانە کە ژمارەیەکی زۆر لە هەڵسوڕاوانی بزوتنەوە کۆمەڵایەتیەکان گیراون و کۆماری ئیسلامی بێسەر و شۆنی کردوون یا بۆ ژمارەیەکیان حکمی سادر کردووە. من ناڵم عادڵانە یان نەعادڵانە، هەر حکمێک کە کۆماری ئیسلامی سادری کا بۆ هەر تێکۆشەرێک لە بزوتنەوەی شۆڕشگێرانەی کوردستان و بزوتنەوەی سەراسەریە قسە لەسەر عادڵانە بوون و نەعادڵانە بوونی نییە، محکومە، دەبێ محکومی بکەین. دادگای عادڵانە و دادگای نەعادڵانە لە کاران نییە، هەر کارێک کە ئەوان بیکەن دەبێ محکومی بکەین. بۆیە جێگای خۆیەتی کە ئێمە بچین بەدەمیانەوە، هەوڵ بدەین بۆ ئەوەی کە بنەماڵەی گیراوەکان تەنیا نەمێننەوە، هەوڵ بدەین بۆ ئەوەی کە ئەو تێکۆشانەی کە لە دەرەوەی وڵات بۆ ئازادکردنی گیراوەکانی یەکمانگی ڕابردوو و ڕێکەوتووە بەهێز بکەین لە ناوەوە. ئێمە زۆر جار تەجروبەمان کردووە، ڕۆیشتوینەتە بەر زیندانەکان، ئێعترازمان کردووە، ناڕەزایەتیمان دەربڕیوە، خوازیاری ئەوە بووین کە بزانین چارەنووسی ئەو کەسانەیە کە گیراون لەلایەن داگیرکەرانی کوردستانەوە چارەنووسیان چییە. ئێستای شەوێ ئەوە بکەین، بە ناهەقەوانە گیراون. ژینگە پارێز بۆ ئەبێ بگیرێت، بۆ کەسێکەڵێکە تەبیعەتی کوردستان کاول مەکەن لە بەردەسەڵاتدارەتی خۆتان ئەبێ بگیرێت. بۆ بینەرێکی خۆشەویست دوو پەیامی ناردووە. پەیامی یەکەمی تایبەتە بە ڕۆژی جەهانی ژن کە نووسیوەتی کاکە گیان با تەوەجۆ بین کێ 8 مارس روز جهانی زن نزدیک است که چند برنامه آینده را به امر روز جهانی اختصاص دهید و چندین زن پیشمرگ را دعوت کنید که تا زنده با زنان صحبت کنند. بەڵێ بەسەر چاو بڕیار دراوە کاناڵەکانی کۆمەڵە و حیزبی کۆمۆنیستی ئێران لە هەفتەی داهاتووەوە بەشێکی زۆر لە بەرنامەکانیان تایبەتە بە ڕۆژی جەهانی ژن و لەو بەرنامانە سەرەڕای بڵاوکردنەوەی تراکت، سەرەڕای وتووێشکردن لەگەڵ ژنانی تێکۆشەر و خەباتکار، هاوڕێیانی ژنی پێشمەرگەیش حتمەن بەشداری ئەو بەرنامانە ئەبن و لەگەڵ ژنان و جەماوەری خەڵکی کوردستان قسە ئەکەن. بەرنامەی کۆمەڵە و هەڵسوڕاوان و ڕاستە و خۆیش تایبەتەکەین بە ڕێوڕسمەکانی ڕۆژی جەهانی ژن، بەڵام لەبیری مەبەنەوە کە ئەم ڕۆژ بەشی دووهەمی بابەتەکەمان لەسەر ڕۆژی جەهانی ژنە و ئەبێ پێکەوە لەو کۆبوونەوەی ئەمڕۆمانە لە تریبوونی ئەمڕۆی ڕاستەوخۆ بڵین چیەکەین. هەر ئەو بینەرە خۆشەویستە پەیامێکتری ناردووە. لطفاً قبل از اینکه در مورد دستگیر شدگان صحبت کنید و به مردم فراخوان دهید که اعتراض کنند، چند نفر از افرادی که با قانون جزایی آشنا هستند دعوت کنید تا با خانواده دستگیر شدگان صحبت کنند و به آنها بگویند که از مسئولان امنیتی که آنها را تهدید می کنند وحشت نداشته باشند. وقتی زندانی از اتاق بازجویی بیرون آمد و تحویل زندان گردید، دیگر اداره اطلاعات نمیتواند دخالتی برای آزادی آنها داشته باشد. بنابراین اطلاعات تا زمانی میتواند جلوی آزادی زندانی را بگیرد که هنوز بازجویی او به پایان نرسیده است. من دەڵێم لە وڵاتێکە کە دەوڵەتەکەی، سیستمەکەی، نظامەکەی پایبەندە بە یاسا، ڕەنگە دۆستی ئازیز و خۆشەویست ئەم ئسهار نەزەرەی ئێوە لە جێگای خۆی بێت، حتمەن لە جێگای خۆیشتیەتی. بەڵام ئێمە لەگەڵ کۆماری پەت و سێدارە ڕوبەڕووین. ئایا پێت وایە ئیطلاعات و ئیطلاعاتی سپای پاسداران کە بەبێ هیچ مجەوزێکی قانونی ئەچنە بەردرگای ماڵ خەڵکەکە بە هەموو ئەو شتانە و کە هەیەە کامپیوتر، گوشی، کتێبەکانیان ئەرفێن و ئەیبەن و ئیجازە نادەن بنە ماڵەکانیان
بیان بینن بەو یاسایە پابندن پابند ئەبن بەو یاسایە. من مثالێکترتان بۆ دێنمەوە، دووشت هەیە لەسەر کۆڵبەران لە کوردستانە و بەکارهێنانی یاسای چەک. چەند ساڵە چەندین وەکێڵی باش لەوانە ئاساڵح نیکبەخت، عوسمانی مزەیەن و کەسانی تر کار ئەکەن. کۆماری ئیسلامی و وەزارەتی کشوەر و معاونەتی ئەمنیەتی وەزارەتی کشوەر حاضر بە قبولی ئەوە بووە کە لە کوردستانە یاسای چەک ڕعایەتکەن. بۆیە من سەرڕای ڕێزم بۆ ئێوەی بەڕێز بەبێ ئەوەی کە خەڵک وەحشەت زەدە بکەین ئەبێ بڵین کە جەماوەری خەڵکی کوردستان نابێ لە کۆماری ئیسلامی بترسن و دەبێ بە خەباتی جەماوەری خۆیان بڕۆن و دژی ئەم ڕەفتارانەی کۆماری ئیسلامی بوەستنەوە. ئەمە وەحشەت زەدەکردنی خەڵک نییە، پەیوەندی بینی ئێمە و کۆماری ئیسلامی و تەنانەت خەڵکی ئێران و کۆماری ئیسلامی ئەتوانم بڵێم لە دەیمانی 96ەوە و ئابانی 98 بە تەواوەتی دابڕاوە، یا ئەوان یا ئێمە، یا یاسای ئێمە یا یاسای ئەوان. لەو بەینا باوەڕ ناکەم شتێک مابێ. درێژەی پێدەین. کاک فەرهاد ماندوو نەبیت بژی بۆ بەرنامە باشەکەت. ئێمە داوانی خەڵکی دیواندەرە سەرەتا پیرۆزبایی 26 ڕێبەندان لە خۆت و سەرجەم پێشمەرگەکانی کۆمەڵە و دۆستان و لایەنگران دەکەین. هیوادار من پەیامە هین هەفتەی ڕابردوو نەبوو بێت نەوەڵە، هین ئیمڕۆیە. هیوای سەربەرزی بۆ سەرجەم ئازادی خوازان دەکەین. کۆماری سێدارەی ئیسلامی ئێران لە ئاخری عمری خۆیەتی و دەست بۆ هەموو کارێ ئەباد، بۆ مانەوە لە دەسەڵات، لە مستەنەد دروستکردن بۆ ئۆپۆزیسیۆن بگرە هەتا کوشتن و زیندانیکردنی ئازادی خوازان. بۆ ئێمە لاوان ڕوون و ئاشکرایە کە جمهوری پەت و سێدارە بێجگە لە زۆڵم و زۆر و کوشتن و سەرکوتی خەڵکی کرێکار و هەژار و فەقیر، بێجگە لە نەهامەتی و فەقر هیچ دەستکەوتێکی تری نەبووە. ئێمە لاوانی خەڵکی دیواندەرە ئامادەی گیانفیدایی بۆ کۆمەڵە و ئامانجەکانین. بڕوخێ کۆماری ئیسلامی بژی کۆمەڵە، ئەو دانە بژیەکەی ناخوێنمەوە. لەسەر ئیجازەی ئێوە دۆستانی ئازیز و خۆشەویست. پەیامێک لەناوە هاتووە ئەڵێ گرتنی مەقەڕی ئاوایی تەوریوەر بەدەست کچە قارەمانی پێشمەرگەی کۆمەڵە زوبەیرە بوو، بۆ بەیان ناکەن. من حتمەوانە بەیانەکەم لە ڕۆژی خۆیان با نزیک بینەوە لە ڕۆژی جەهانی ژن بزانە چۆن باسی قارەمانەتی ژنانی پێشمەرگاکەین، با بزانە چۆن باسی قارەمانەتی کچانی زیندانی سیاسی لە زیندانەکانی کۆماری ئیسلامیا ئەکەین کە ڕاوەستان بەرامبەر بە داگیرکەران، جەنایەتکاران، شکنجەگەران وە کۆڵیان نەدا. چۆن باسی ناکەین؟ لە زیندانەوە دەست پێەکەین. ئەو جاردینەوە بۆ ناو هێزی پێشمەرگا، لە خەباتی دایکانەوە دەست پێەکەین کە قارەمانەتیان نواند، لە خەباتی ژنان لە کوردستانەوە دەست پێەکەین کە کاتێک داگیرکەرانی کوردستان کە لە پێشەوەیانە و عەبەی جەعفەریەکان و ئەمساڵە هەم بوون هاتنە ناو شارەکانی کوردستان، برنجیان برد بۆ بەرماڵ خەڵک بۆ فریودانیان بە ئیسلاحی خۆیان، خاکی بەرماڵەکەی خۆیانیان هەڵگرت و خواردیان وتیان ئەوە ئەخۆین بەڵام برنجی ئێوەمان ناوێت. باسی یەکەین. یاسای چەک چیست؟ قانونی بەکارهێنانی ئەسلحە. ئەگەر مەبەستان ئەوەیە، ئەو قانونێکیان هەیە کۆماری ئیسلامی کە هێزی ئینتزامی مەرزەبانی یان نیروهای مسلح یان خۆ ئەو بەڕێزە لە من باشتر زانێن، نازانم مەبەستی لەوە چییە، چۆن چەک بەکاربێنن کاتێک کە بە قەولی خۆیان ئەکەفنە خەتەرەوە. تەنیا جێگەیە کە یاسای چەک
تیا بەڕێوە ناچێ ئەڵبەتە هەموو ئێرانە بەڵام لە کوردستان تایبەتی تر ئەو قانونەی خۆشیان بەڕێوە نابن ئیختار نادەن هۆشدار نادەن لە کەمەر بەخوارەوە تەقەن ناکەن بەڵکو لە دڵ و سوورەتی کۆڵبەران ئەدەن کاتێکە کۆڵبەران ئەخەنە کەمینەوە. کۆماری ئیسلامی پاش 40 ساڵ نەیتوانیوە خەڵک بە چۆک دابێنێت و فری و بدات و خۆشەویستی کۆمەڵا لە دڵی خەڵک دەربکات بۆیە دەیهەوێ بە گوشار بۆ سەرکەسانی دڵسۆزی کوردستان داماویەکانی خۆی جوبران کاتەوە. ئەرستان بکەم بینەرانی خۆشەویست، سێ بابەتمان هەیە ئەبێ ئەو سێ بابەتە لەم کاتا کە هەمانە باسی لەسەر بکەین. من ئەوە دەڵێم وەک جەمبەندی بابەتی ئەوەڵمان ئەوە یەکە خەبات بۆ ئازادکردنی زیاتر لە 150 کەسی هەڵسوڕاوی بزوتنەوە کۆمەڵایەتیەکان و مەدەنی و ژینگە پارێزان و هەڵسوڕاوانی بزوتنەوەی کرێکاری و ژنان و موسیقی لە کوردستانە دەبێ لە ئەولەویەتی فعالیەتی ئێمە لەم دەورا بێت. بە چ شکلێک بە چ شێوازێک ئەچین بەهانای بنەماڵەی دەستگی کراوەکان و زیندانیەکانەوە با بۆ خۆتان بڕیاری لەسەر بدەن. ئێمە لێرە هیچ نوسخەیەکی تایبەتی ناپێچینەوە هەرچەند ئەبێ هەوڵ بدەین بۆ ئەوەی کە ئەحزابی سیاسی ئۆپۆزیسیۆنی کۆماری ئیسلامی لە کوردستان بە یەکدەنگی بتوانن مانگرتنی گشتی ڕێبخەن و جەماوەری خەڵکی کوردستان هاوڕاهی ئەو مانگرتنە گشتیە بکەن. بەڵام دەبێت چاومان لە هەلومەرجەکە بێت، دەبێت راپۆرتمان بەدەست بگاتەوە کە ئایا ئەمە مۆیەسەر و ئیمکان پەزیرە لەم ڕۆژانە ئێمە بیکەین سەرڕای ئەو هەموو هەژاری و فەقیریە و بێدەرەتانیە کە کۆماری ئیسلامی بەسەرمانادای سەپاندووە. ئەوە قسەیەکە کە دەتوانین قسەی لەسەر بکەین، بەڵام ئەو خەباتە نابێ تەعتیل بکرێت. بینەرێکی خۆشەویست لە ناوەوە چەند پەیامێکی ناردووە. چەشم نووسیوەتی تەزەکوریشی داوە، زۆر سپاس. نووسیوەتی بۆ پەیامەکان ناکەیتەوە خەریک. کاک فەرهاد عەزیز، نەوروز یا چهارشنبه سوری مراسم‌هایی است که صرفاً رقص و پایکوبی است. کدام اکت سیاسی را میتوان در سطح جامعه از مراسم‌های نوروزی یا چهارشنبه سوری وجود آورد؟ چرا برای مراسم روزی جهانی زن نمیتوان به اندازه انگشتان دست زنان را ببینیم خیابانها را برای مطالبات خود به تسخیر درآورند، اما برای مراسم نوروز هزاران زن با لباسهای زیبا و رنگارنگ صفوف طولانی رقص را شکل میدهند؟ چه ضعفی وجود دارد کاک فرهاد؟ هەر شتێک لە جێگەی خۆی. بۆ نۆرۆز بە لیباسی ڕەنگەوە نێنە دەرەوە ژنان و کچان و پیاوان؟ بۆ کاتێکە زستان تەحوێڵی بەهار و جوانی ئەدەین ژیان دەست پێ ئەکات لیباسی تازە لەبەر نەکەین بۆ خۆمان لە خۆشیەکانی ژیان و ڕێزگرتن لە سنەتە دێرینەکانمان مەحروم بکەین؟ ئەوە نەفی ئەوە ناکاتەوە کە ئێمە هەڵسوڕاوانی بزوتنەوەی چەپ و سۆسیالیستی هەوڵ بدەین بۆ ئەوەی کە ژنان لە ڕۆژی 8 مارس ڕۆژی جیهانی ژن بە ژمارەیەکی زۆر بۆ خۆیان بێنە مەیدان بۆ ئەوەی کە ڕێز لەو ڕۆژە بگرن. کۆماری ئیسلامی دژی هەموویەتی، دەبێت بۆ هەردووکی هەوڵ بدەین، هەردووکی، نە یەکدانەی. نبایستی روی مراسم نوروز سرمایه گذاری کرد چون صرفاً مراسم شادی و شعف می باشد. وانیه سنتی که کونی ایمه مردمه خو ایمه نابی بچسبین بووکا چون هەڵسوڕاوی بزوتنەوەی کرێکارین بزوتنەوەی سۆسیالیستین بەڵام ساڵ نوێ نەکەینەوە بە دەوریەکە جەمە و نەبینەوە شایی و خۆشی نەکەین شایی و خۆشی کەسانی تر بێت بەڵام ڕنج و مەرارەت و ئێش و ئازار هین ئێمە بێت. بۆ نەتوانین لە ڕۆژی نەورۆز و چوارشەمە سووریا لە دەوریە کۆبینەوە، بۆ نەتوانین ساڵی تازە و هاتنی بەهار لە یەکترین پیرۆزبایی بکەین.
چی ئیرادێکی هەیە ئێمە وەکو مرۆڤ وەکو ئینسان شادی بکەین خۆشی بکەین خۆشەویستی بە یەک نیشان بدەین عشق و خۆشەویستی بە یەکترین ببەخشین ئیرادی ئەو کارە چییە عیبی ئەو کارە چییە پێم بڵێن بینەرانی تریش دەتوانن لە بابەتەکە بەشداری دەی ئەوە پەیامەکانتم کردەوە هیوادارم درێژە بە باسەکە بدەی لەگەڵ ما خۆشحاڵە بم بەڕاستی بەڵێ باش لطفاً موضوع را با هم قاطی نکنید مرز با شهرها فرق می کند چرا این دو گزینه را با هم قاطی می کنید من هیچ گزینەیەکم قاتی نەکردگە تۆ خۆت بینەری خۆشەویستێکە لەسەر قانونی ئەسلحە لەگەڵ ما واردی بەحسە بیت دای بنە یا نەزەراتی بەڕێزت بنووسە بەسەر چاو منیش ئەوەندەی کە بەزاعەتی فکریم ئیجازەم پێ ئەدات لەسەر قانونی بەکارهێنانی قانونی ئەسلحە لەگەڵ یەکترین من و ئێوە باقی بینەرانی تر واردی باس و گفتوگو ئەبین وا بیر نەکەنەوە کە هەموو شتێک وەڵامەکەی لای منە نە ئەسڵەنە بەدەنەوە نییە زۆربەی وەڵامی زۆربەی پرسیارەکان لای خۆتانە سڵاو و ڕێز بینەری خۆشەویست هەر ئەوەندە سڵاو هاوڕێ فەرهاد سڵاو لە تەکتەک هاوڕێیان کۆمەڵاکەم لە سەردەشتەوە زۆر خۆشحاڵم هیوادارم بینەرانی خۆشەویستی سەرەوە سەردەشت پیرانشار شنۆ ورمێ سۆما و برادۆست مەهاباد بۆکان تیکاب و باقی شارەکانی تری کوردستان بەرەو خوار کامیاران کرماشان ئیلام ئەیوان قەسر شیرین هەموو ئەوانە ببن بە بینەری بەرنامەی ڕاستەوخۆ و بە دەنگی خۆیان و بە نووسراوەی خۆیان بەشداری باسی بابەتەکانی بەرنامەی ڕاستەوخۆ بن زۆر سپاس بۆ ئەو بینەرە خۆشەویستە لە سەردەشتەوە ئەو بینەرێکی خۆشەویست نووسیوەتی تکایە بۆ شور و شەوقی بەرنامە ئەو ئاهەنگەی کاک نەجمەی غوڵامی بڵاو بکەرەوە وابزانم ناردووتە یا ئەی نێریت بۆمان ئەمڕۆ لەگەڵ هاوڕێیانی هاوکارم بڕیارماندا کە گۆرانیکی خۆشتان بە دەنگی خانمێک بۆ بڵاو بکەینەوە ئێستا کە ئەگەر ئەو مەسئلەمان مەسئلەی خەبات بۆ ئازادکردنی گیراوەکانمان پاسدا و چوونە سەر ڕۆژی جەهانی ژن جا لە دڵی ئەو بەرنامە ئەو گۆرانیشتانە بۆ بڵاوەکەینەوە زۆر چاکە لەم دەقیقە و بەولاوە باسەکەمان باسی ڕۆژی جەهانی ژنە جارێکی تر لێرەوە لەلایەن خۆم و هەموو هاوڕێیانی هاوکارمەوە لە تەلەڤیزیۆنی کۆمەڵە و حیزبی کۆمۆنیستی ئێرانەوە لەلایەن هاوڕێیان و هاوسەنگەرمەوە هاتنی ڕۆژی جەهانی ژن لە هەموو ژنانی کرێکار و زەحمەتکێش لە کوردستان لە ئێران لە هەموو جیهان و هەروەها لە هەموو پیاوانی ئازادی خواز و شۆڕشگێر و لە هەموو ئەو پیاوانەی کە حەقی بەرابەر بۆ خۆمان و بۆ ژنان بە ڕەسمیەت ئەناسین و پێ پابەندین و ڕۆژی جەهانی ژن هەمومان بە شاخە گوڵەوە ئەچینەوە بۆ ماڵەوە بۆ لای هاوە شەریکی ژیانەکەمان جارێکی تر هاتنی ڕۆژی جەهانی ژنتان لێ پیرۆزبایی یەکەم جاوەرن با بە یەکەوە قسە بکەین لەسەر ئەوەی کە ئەم ساڵ سەرەڕای تەنگی و چەڵەمەکان و کێشەکانی ژیانمان ڕێو ڕەسمەکانی ڕۆژی جەهانی ژن لە ناوەوەی وڵات چۆن بەڕێوە بین و ژنانی پێشڕە و تێکۆشەر لە شوێنە کرێکاریەکان لە گەڕەکە حاشیە نشینەکان ژنانی قاڵی باف ژنانی سەرپەرستی بنەماڵە ژنانی ئازادی خواز و شۆڕشگێر چۆن بەشداری ئەکەن لە ڕێکخستن و بەشداریکردنی ڕێوڕەسمەکانی ڕۆژی جەهانی ژنە بابەت ئەوەیە فەرمونون لە ناوەوە بەتایبەت بڵێن ئێمە تەبعەن تا ئەو جێگەی کە
بە بەرنامەکانی تلویزیۆنی کۆمەڵە و حیزبی کۆمۆنیستی ئێران هەڵەگەڕێتەوە تەدارکمان دیوە قسەمان لێ کردووە بەرنامەی تایبەتمان بەو بۆنەوە هەم لە بەرنامە سابتەکانی تلویزیۆنەوە ئەبێت و هەم بەرنامەی تایبەتیشی پێ اختصاد دەدەین و ڕۆژی جیهانی ژنیش دڵنیاتانەکەین کە بەرنامەی تایبەتمان بەو ڕۆژە ئەبێت. بینەرێکی خۆشەویست نووسیوێتی درود بەر شما ڕفیق فەرهاد عەزیز لە ناوەوە هەسە و پەیامانێکە ئەی خوێنمەوە. برگزاری مراسمات روز کۆمەڵە در بەهمن ماه امسال با این شور و شوق و گستردگی چند فاکتور مهم را به ما نشان می‌دهد. از جمله: 1. جواب دندان شکنی به جمهوری اسلامی و تهیه کنندگان سریال ها و مستندات و برنامه‌های تلویزیونی علیه کۆمەڵە، جریانات سیاسی و جنبش انقلابی کردستان بود. 2. میزان نفوذ و اعتبار توده‌ای کۆمەڵە را به همگان نشان داد. تنفر و عصبیت مردم از جمهوری جنایت، بی‌ارزشی، بی‌اعتباری، دروغ پردازی و ناتوانی حاکمیت در کردستان را به وضوح نمایان کرد. مراسم‌ها و اکسیون‌های 8 مارس روز جهانی زن را در این شرایط کرونایی چگونه باید با شکوه و با حضور پرشور زنان و مردان ستمدیده و برابری طلب برگزار نمود. فرمون ئێوەش اظهار نظر بکەن. بە نظر من ساڵحترین مەرجع و کەسان بۆ ئەوەی کە بتوانن بڵێن ئەو ساڵ چیمان پێکرێت زۆرتر ئەو کەسانن کە لە ناوەوەن. ڕۆژی جەهانی ژن ڕۆژی هیچ حزبێکی سیاسی نییە، ڕۆژی جەهانی ژنە. ئەی بۆ کۆماری ئیسلامی ڕۆژی لەدایکبوونی فاتمەی زەهرای کردووە بە ڕۆژی جەهانی ژن و ڕێ و ڕەسمەگرێت. کاکە ئێمەوەمان قبول نییە. ئێمە ڕۆژی 8 مارس ڕۆژی سەرکەوتنی خەباتی ژنانمان لە هەموو جیهانە پێ ڕۆژی جیهانی ژنە. حەقمان هەیە ڕێ و ڕەسم بگرینیانە. بۆ کۆماری ئیسلامی حەقی هەیە. ئێمە نیمانە چۆن سەرنێزەی پێیە، چۆن تۆپ و تانکی پێیە لێمان گەڕن، وازمان لێ بێرن کە ئەو ڕۆژە ڕێ و ڕەسم بگرین. بزانێ کۆماری ئیسلامی چەندین دەهزار کەس ژن تێتە سەر شەقامەکان و ڕێ و ڕەسمی ڕۆژی جەهانی ژن ڕێز لێگرێت. دوست عزیز، مردم به برنامه‌های شما گوش می‌دهند و این تبلیغات شما در مورد زندانیان، خانواده زندانیان را وحشت زده می‌کنید. این باعث می شود که وقتی مردم به مقابل زندان می روند خانواده زندانی بدون اینکه نیروهای امنیتی دخالت کنند خود خانواده زندانی مردم را پراکنده می کنند. تکا کم لو بینر عزیز و خۆشەویستە بڵێ چ شتێک بنەماڵەی زیندانیان وحشت زەدە ناکات. خەبات بۆ ئازادکردنی زیندانیانی سیاسی لە کوردستانە کە مێژوویەکی دوور و درێژی هەیە و توانیوێتی سەرکەوتن بەدەست بێنێت، ئەوە کوێنەی بنەماڵەی زیندانیانی سیاسی وحشت زەداکات. مافی بنەماڵەی زیندانی سیاسی نییە بڕواتە بەردرگای زیندانەکان و دەستگاهای ئەمنیەتی پێیان بڵێ ئەرێ ڕۆڵەکەم لەکوێیە، ئازادیکەن، بۆ گیراوە، ئیجازەی پێ بدەن تازە بە قسەی بەڕێزت حەقی وەکیل مدافعی هەبێت. کوێنەوە وحشتت ڕەهنمود هیچیش وحشت زەدە نییە. زۆر سپاس، بەڵام ئێوە بفەرمونون بەسەر چاو من بۆتان بڵاوەکەمەوە. کاک فرهاد، شما در هفته‌های گذشته از مردم خواستید که به مهمانی نروند تا از کرونا به دور باشید. حالا چگونه است برای تبلیغ مراسم نوروز از مردم میخواهید جمع شوند؟ به نظر شما کرونا تمامه دهها یا باور کسی مخالف شادی مردم نیست. من هێشتا نەموتووە چۆنی ڕێز لێ بگرین. باسەکەی من و بەڕێزت
ئەوەیەکە باسەکەی من و بەڕێزت ئەوەیە بەڕێزت ئەڵی فقط شادیە منیشەڵم حەقی شادی لە خەڵک نەسێنینەوە حەقی خۆشەویستی لە مردم نەسێنینەوە بەڵام نەموتووە بڕۆن مەسەڵەن نێژم لە مەیدانێکی زۆر گەورە بەدەیان هەزار نەفەر وەکو چەند ساڵ لەمەوبەر کۆبنەوە ڕێو ڕەسم بگرن هێشتا قسەمان لە ناوەڕۆکی ئەوەی کە چۆن ئەمساڵ سەرەڕای تەنگی و چەڵەمەکان ئەوەم باس کرد کۆڕۆنا هەژاری فەقیری سەرنێزەی کۆماری ئیسلامی ئەم ساڵ ئەم شادیە و ئەم سونەتەی کە بە هەزاران ساڵە ڕێزی لێ ئەگرین چۆن ڕێز لێ بگرین دەڕاوەستین دەی بەڕێزت خۆیشت لە خوارەوە نووسیوتە هیچ کەس مخالف شادیە مردم نیست زۆر سپاس کە وابێ تەوافقمان هەیە دەلێگەڕین با ئەو خەڵکە شادی بکەن با بە 42 ساڵە بزانە ئەم جمهوری ئیسلامیە هەر ئێمە لە قەبرستانەکان نزیکە کاتەوە قەبرستانەکانی ئێرانی تەواو ئاوادان کردووەتەوە دەی لێگەڕ با ئەو خەڵکە بێنە سەر شەقام بڕۆنە سەر کێوەکان بڕۆنە سەر جادەکان من ئەڵێم با تەوەجۆ بە هەلومەرج شایی بکەن با کچ و کوردەستی یەک بگرن هەڵپەڕن بۆ نێکەن ئەبێ هەر شیوەن بکەین ئەبێ هەر ئیعدامیمان بۆ بنێرنەوە کۆماری ئیسلامی دایکەکان بن بە ناو سینەی خۆیانە لەبەر خاتر ڕۆڵە گیان لە دەستەکانیان ئەبێ هەر ئەوە بەشمان بێت نە دەبێت شادی و خۆشەویستی بەشمان بێت حەقی ئێمە ئینسانەکان ئەوەیە دەبێت بۆەوە تێبکۆشین دەبێت کەرامەتی ئینسان بپارێزین و دیفاع بکەین لە حەقی سەرەتایی ئینسانەکان نان کار ئازادی شایی و خۆشی و عشق وە خۆشەویستی پەرەی پێ بدەین بە چ شێوەیەک لێگەڕەبا خۆیان بڕیار بدەن بینەرێکی خۆشەویست بە پەرچەمێکی سوورەوە پەیامێکی بەدەنگ ناردووە بۆ بڵاوبوونەوەز وابزانم کافرەتگیان سڵام ماندوو نەبی ئەمە واقعیەتێکە کە ئازادی ژن ئازادی کۆمەڵگایە و ژنان لە ناوخۆوە ئەبێ حتمەن تشکلەکانی خۆیان تشکیل بدەن و خەبات بکەن بۆ گەیشتن بۆ ئامانجا تاکو لە کۆمەلگای ئێرانە بە گشتی و لە کوردستانە بە تایبەت ژن بتوانێت ڕۆڵی خۆی وەکو جنسێکی بەرابەر لەگەڵ پیاوە بگێڕێت و بەبێ هیچ هەڵاواردن و تەبعیزێک بتوانێت لە ناو کۆمەلگادا نەخش و ڕۆڵی خۆی هەبێت زۆر سپاس بۆ بینەری خۆشەویست و دەنگە ناسراوە ئازیزەکەی سەلام کاک فەرهاد پیرۆزبایی ڕۆژی ژن دەکەم لە سنەی سەربەرزەوە دڵنیا تکایە 1 دقیقە لە سرود کاک نەجمە ناردگمە بڵاوی کەرەوە بەسەر ئەو چاوانە فەرموو دوایین ڕۆشتە تاکەی زڵم و هۆزۆیان لێت بەسەر نایەچێ دوایین ڕۆشتە تاکەی زڵم و هۆزۆیان
1 دقیقه و 33 سانیەشمان بۆت بڵاو کردەوە بە خۆشەویستی خۆتی بینەر و دەنگە خۆشەکەی کاک نەجمەی غوڵامیش هەر بژیت. هاوڕێ فەرهاد بە بڕوام بۆ شاخ بۆ ناردنی 1 کورتەنامەی ئینترنێت لە شوێنەکانمان نایکا. خۆم بە شەرمەندە ئەزانم کە ناتوانم لە بەرنامەکەتا بەشداری بکەم وەکو هەوادارێکی کۆمەڵە. بۆ شەرمەندەی خۆشەویست، زۆر سپاس بۆ هەستت، زۆر سپاس بۆ هەستت، هەر بژیت. پەیامەکان زۆر زۆرن، هەر زۆر زۆر، ئومیدوارم فریایان بکەفین. ڕفیق فەرهاد دەرابطە با مەسەلەی دەستگیری فعالین عرصه‌های گوناگون اجتماعی و زیست محیطی و لازم به ذکر است قبل از هر اقدامی باید خانواده دستگیر شدگان کمیته دفاع برای این فعالین تشکیل دهند و پیش قدم شوند تا فعالین و توده های مردم هم با ایجاد حاشیه امن گسترده و مؤثر در کنار آنان قرار گیرند. زۆر سپاس بۆ ڕاهنماییەکەتان. پەیامێکتر هەموو ئەو پەیامانە لەناوە هاتووە. نەوروز و چهارشەمبە سووری مراسمهایی است که مردم برای رقص و پایکوبی گرد هم می آیند. آیا می توان گفت که چگونه در این روز با اهداف جمهوری اسلامی مقابله کرد؟ در این روزها چه اکت سیاسی را دنبال کرد؟ چون جمهوری اسلامی خود این مراسمات را برگزار می کند. وقتی 8 مارس روز جهانی زن در راه است، باید به این حکومت نگریس نشان دهیم که هیچ گونه رسمیت و مشروعیت ندارد، چون در تقویم‌هایش که در دست مردم قرار می‌گیرد روز زن را در سال روز تولد فاطمه زهرا درج کرده است که این سخن سیاست خود را به شیوهی نرم در میان مردم ترویج می‌دهد. مردم باید در روز 8 مارس نشان دهند که جمهوری اسلامی و برنامه‌هایش سوخته و بیکفایت هستند. درست لنوروزی شهر و اتوانین بکەین، نابێ بێڵین فەرهەنگ نییە، یاسای کۆنەپەرستانەی کۆماری ئیسلامی لە نەورۆزە بەسەر یاسای سربەخۆی ئێمە زاڵ بێت. نابێ بێڵین، نابێ خەڵک بڕۆن بۆ ئستادیومی 22 گوڵان لە شاری سنا کە دەوڵەت و دەوڵەتیەکان بەڕێوە بن. دەبێت سربەخۆ ئەو ڕێو ڕسمانە بەڕێوە بین و بەو شکلە بە کۆماری ئیسلامی و بەناو فەرهەنگەکەی بەناو سونەتەکەی بڵین نا. ئەو نەورۆزە لەگەڵ ئەم نەورۆزە کە مقاومەتی تایە تەفاوەتی هەیە. لەو نەورۆزە سەردانەواندن کۆماری ئیسلامی ڕەواجەدا، لەم نەورۆزە خۆڕاگری و مقاومەت تەرویجەکەین. لەگەڵ ئەو فەرهەنگەی کۆماری ئیسلامی کە بە زۆری سەرنێزە لە 42 ساڵی ڕابردوودا بەسەرماندا سەپاندووە، پێشتر نەیانهێشت مەراسمەکانی نەورۆز بەڕێوە بچێ. ئێستا ناچار بوون کە بەڕێوە بن، بەو شکڵە بەڕێوە بن. ئێمە نابێ بچینەوێ، ئێمە دەبێت لە دەرەوە بین. کاک فەرهاد ممنون برای برنامه‌ات. جواب آن دوستی که میگوید جلو زندان نروید برای وحشت زندانی این است که برعکس است. اتفاقا هر کسی به جرم سیاسی بازداشت می شود یا کارگری که زندانی می شود برای مطالباتش، باید خانواده ها و فعالین کارگری و سیاسی جلو دادگستری و اطلاعات و زندان را بگیرند تا زندانی بی هویت نباشد. لسقزوه هر بجید. سلام و درود بر شما رفیق فرهاد عزیز. من به نوبه خود 8 مارس روز جهانی زن را به تمامی زنان تبریک میگم، با امید رهایی زنان از این جامعه مرسالارانه. من خودم یک دخترم که هر روز ظلم را در این جامعه مرسالارانه لمس می کنم و از تمامی زنان می خواهم که سکوت نکنیم در برابر حقوق پایمال شدمون در جامعه
و در روز 8 مارس به خیابانها برویم و خواسته هامون رو فریاد بکشیم با امید رهایی و ساختن جامعه‌ای بدور از هر گونه تبعیض جنسیتی، محقق ساختن چنین رؤیاهایی، جامعه‌ای برابر و بدور از هر گونه تبعیض با گام‌های ما و سکوت نکردن در برابر این ظلم‌ها و رفتن به خیابان‌ها و دفاع کردن از حقوقمون محقق می شود. ناوچه کلاترزان ماتڵی ئاوا پەیامێکم لە ناوچەی شنووەوە و لە مەهابادەوە. مارس روز جهانی زن را به تمامی زنان زحمتکش و ستمدیده این سرزمین تبریک میگویم. 8 مارس روز جهانی زنان ستمدیده ایران است که در فقر و بندگی به سر میبرند. 8 مارس روز جهانی آن زن پیشمرگ کومله است که در سنگر مقاومت شجاعانه در برابر جلادان جمهوری اسلامی ایستادگی کرد و در برابرشان سرخم نکرد. پیروز بێت 8 مارس ڕۆژی جیهانی ژن لە سەقزەوە. هەر بژیت زۆر زۆر سپاس. بایستی فراخوان داد تا مردم را همراه خانواده زندانیان سیاسی به جلو بیدادگاه ها کشند. از کومله و شما عزیزان میخواهم از هشتگ هایی که در دنیای مجازی منتشر میشوند حمایت نکنید. باید فراخوان داد. باید خانواده های زندانی را مجاب کنیم نسبت به این بازداشت ها اعتراض کنند. اوان معترضن. اعتراضەکەیان دەبێت سازمان بدەین، دەبێت ڕێکی بخەن. من باوکێک بم، ڕۆڵەکەم گیرا بێت، بەدەست دەسەڵاتێکی داگیر کرد. چۆن معترض نیم؟ معترضم، تووڕەم، عەسەبانیم، شێت ئەبم بەسەر بەشۆن ڕۆڵەکەما کە لە سیاچاڵەکانی کۆماری ئیسلامیا گیری خواردووە. دایک هەروایە، براو خوشک هەروانە. دەبێ ئەم تووڕەی و ئێعتراز و ناڕەزایەتیە بە شێوەیەکی جەماوەری ڕێک بخەین تا بتوانین کۆماری ئیسلامی وادار بکەین بەوەی کە دەست لەم جەنایەتگەریە لە کوردستان هەڵبگرێت. سەلام کافەرادگیان. ڕۆژی جەهانی ژن لە تووا و ژنان و پیاوانی بەرابەری تەڵەب پیرۆز بێت. سنە مەحەلەیەکانی کووزەڵە. هەر بژیت. هیوادارم لە ڕۆژی جەهانی ژنە ژنانی گەڕەکە حاشیە نشینەکانی شارەکانی کوردستان داخوازیە ڕەواکانی خۆیان بکەن بە شوعار و ئەو شوعارانە لە سەتحی کۆمەلگا بڵاو بێتەوە. درود بۆ شیکردنەوەی بەجێگەتان لە مەورد بنەماڵە زیندانیەکانەوە بەیانتان کرد کاک فەرهاد. بەڕێز پیرۆز بێت 26 ڕێبەندان لە هەموو ئازادی خوازان لە جیهان و ئێران و سپاس بۆ ئێوە. سپاس بۆ تۆی خۆشەویستیش لە ناوەوە. بینەرێکی خۆشەویست پەیامێکی ناردووە وتوویەتی تکایە بڵاوی کەرەوە بەسەر ئەو چاوانە. هەڵگورت کاکفرادگیان ماندوونە بێم کاتت باش. شکۆدار بێت 8 مارس ڕۆژی جیهانی ژن. ئەم ڕۆژە یەکێک لە مهمترین مەسەلەیە کە لە ئێراندا ها لە بەرچاوەوە مەسەلەی ژنانە. ژنان لە ئێران لە وەحشەناکترین شێوە بەسەرەبن. لە بەنی و حەساوکردنی وەک پیاوێک بگرە تا نەبوودی پایەیەکی اقتصادی مستەقل لە فەقر و هەژاری و مەسەلەی جیابوونەوە لە هاوسەرەوە یاخود تەلاقەوە بگرێت تا فەحشا و احتیاد و خودکوشی و دەیان مەسەلەیکە. بۆیە ئەبێت ژنان بە ئاگاهی و زانیاری سەبارەت بە مافەکانی خۆیان یەکگرتووانە و بە هەستیاریەوە و بە هوشیاریەوە لەگەڵ ئەم بابەتە ڕوبەڕوو ببنەوە و بۆ گەیشتن بە ئازادی خۆیان تێبگۆشن. کۆماری ئیسلامی بە درێژایی مێژووی خۆی سەلماندی کە بۆ مانەوەی ئەو دەسەڵاتە نیگریسەی خۆی حاضرە دەست بە هەر چەشنەکارێکەوە بدات. ئیدی مەسئلەی ژنان مەسئلەیەکی زۆر تەبیعیە کا لە تەرەف ڕژیمێکی کۆنەپەرست و تاریکپەرستی وەک جمهوری ئیسلامیەوە پێیان تەحمیل بکرێت. بەحث زۆرە لەسەر ماهیەتی کۆنەپەرستانە و تاریکپەرستانی ئەو ڕژێمە نگریسە. وە خۆشحاڵم ئەمڕۆکە
هەموو تاکەکان لە ئێران ئەوەیان بۆ دەرکەفکە کە ماهیەتێکی ضد ئینسانی هەیە و هەروەها داوام لە خەڵکی شۆڕشکێر و زەحمەتکێشی ئێران بەگشتی و بە تایبەتی کوردستان و هەروەها ژنانە کە لە ئەم ڕۆژەدا لە ڕۆژی 8 مارسدا و لە ڕۆژەکانی کەدا بتوانن بۆ خۆیان وەرنە سەر شەقامەکان و مافەکانی خۆیان دەستەبەر بکەن. زۆر سپاس، دەستان خۆش بێ بۆ بەرنامەکە. زۆر سپاس بۆ هەڵگوردی خۆشەویستیش. پەیامەکەت گەیشت. بینەرانی خۆشەویست ئەگەر بیانەوێ بە دەنگی خۆیان بە کورد پەیام بنێرن و بیانەوێت لە ژێر پەیامەکانیان بنووسن بۆ بڵاوبوونەوە کورتی کەمتر لە 1 دقیقە حتمما بۆیان بڵاوەکەینەوە. بینەرێکی خۆشەویست لە گوشیەکەی من خۆمەوە زەنگیدا کورد کەمتر لە 1 دقیقە. ئەگەر وا قەوڵم پێ ئەدەن بەسەر چاو با کورد بێت و کەمتر لە 1 دقیقە، چون بەڕاستی ئەوە من ئێستا ئەترسم وەک ئەو جار و جارەکانی تر بەهۆی ئەوە کە ژمارەیەکی زۆر لە بینەران بەشداری بەرنامەکە ئەبن خەجاڵەتیان بم و پەیامەکانیان نەتوانین بە ئاگاداری باقی بینەرانی بەرنامەکان بگەێنین. بینەرێکی خۆشەویست نووسیوێتی لە ناوەوە کاک فەرهاد بە هەر میزانی کە کارگەران زەحمەتکەشان و توده‌های ستمدیده را از مبارزه و فعالیت جمعی و سازمان یافته بترسانیم، متعاقباً به همان اندازه به مطالبات و جنبش و مبارزات آنان ضربه زدیم. ترساندن مساوی با شکست و انزوا و توسری خوردن است. باید بذر امید و آگاهی کاشت. جنبش انقلابی کردستان دارای تجارب و دستاوردهای ارزنده است. از این داشته‌های ارزشمند در راه ادامه مبارزات من استفاده نمایید. بسر چاو ڕێک خستن و لە ڕێگای ڕێکخستنەوە خەبات و ئەهدافی خەبات هیوا بە ژیان بە گۆڕانکاری بنەڕەتی. من بە کورتی ئەو قسانە ئاکەم، زۆر سادە وا بکەین، خۆمان ڕێک بخەین، خەبات بکەین بۆ ئەوەی کە گۆڕانکاری بنەڕەتی لە ژیانی خەڵکی کرێکار و زەحمەتکێش و ژنانە پێک بێنین. 8 مارس روز جهانی زن را به تمام زنان مبارز گرامی می‌دارم. از تمام زنان می‌خواهم 8 مارس به میدان بیایند، زیرا تاریخی سرنوشت ساز است برای زنان. سقز ژنژیانە کچانی کۆبانی مەبەستت لەو وشە چییە کە کچانی کۆبانی ناموسی کوردانە؟ ئەوەی کە ببورن تکایە بۆ خۆت چی بکەرەوە، ڕەنگە لەگەڵ بازە وشەکانت موافق نەبم کە نیم. تەبریک میگویم به همه زنان لە کەڕاوا و ئەگەر دروست دوت بێتم پەیامەکە لە ناوەوە هەست. تەبریک میگویم به همه زنان از کەڕابات. زۆر سپاس. بینەرێکی خۆشەویست گەڕاوەتەوە بۆ 26 ڕێبەندان و نووسیویەتی سڵاو و درود بەر 26 ڕێبەندان کومیتەی بابۆسی بانە. زۆر سپاس، هەر بژین. سڵاو و ڕێز هاوڕێ فەرهادی بەڕێز. من برعکس ئەو بینەندەی کە خواهان رسانه‌ای شدن اخبارات و اتفاقات کردستان مبارزه برای زندانیان نیست. جمهوری اسلامی شمشیر را از رو بسته و بدون هیچ شرمی میکشد و زندانی میکند. وظیفه ما و جریانات سیاسی کوملا باید تعمیق مبارزه و آگاهگری باشد. ترویج هر نوع فرهنگ منفعلانه اتفاقا دست سیستم را برای سرکوب و عقب راندن مردم بازتر می کند. پیشاپیش 8 مارس و نوروز را به همه آزادی خواهان و مبارزان تبریک می گویم. بژی کۆمەڵای خۆشەویست از شمال کردستان.
زۆر سپاس بۆ پەیامەکەتان گەیشت. اعتراض و اعتصاب و مبارزه حق مردم است. تنها صلاح مردم در این راه چیزی جز این نیست. باید مبارزه را سازماندهی و جهتمند شود. من دەڵێم مقاومت، خۆڕاگری، وەستانەوە بەرامبەر بە کۆماری ئیسلامی لە هەموو ئێران و لە کوردستان کە لەلایەن هێزەکانی کۆماری ئیسلامیەوە داگیر کراوە بە ئێمە هێز ئەبەخشێت و ڕژیم وادار بە عەقەبنشینیەکات. نزیکترین مثال بۆ ئەو بۆ حەقانیەتی ئەو قسەی کە من ئەیکەم هەر لای خۆمانە. مەگەر لە بەهمەن مانگە دەستیان پێ نەکرد بە تەبلیغاتکردن لە عەلەیهی خۆڕاگری خەڵکی کوردستان، مەگەر لە بەهمەن مانگە تەلەڤیزیۆنەکانی سەراسەری و کوردستانی بەسیج نەبوون لە عەلەیهی ئەحزاب و سازمانهای سیاسی ئۆپۆزیسیۆن، مەگەر هەوڵ و تەقالای ئەوان ئەوە نەبوو کە بەسەر ئێرادەی ئێمە زاڵ بن. دەی ئێمە چوینە شەڕی ئێرادەوە، شەڕی ئێرادەمان لەگەڵ کۆماری ئیسلامی کرد. ژمارەیەک لە هەڵسوڕاوان، دۆستداران و دۆستانی کۆمەڵە لە مانگی ڕێبەندانە بە بەڕێوەبردنی ڕێو ڕەسمەکانی ڕۆژی کۆمەڵە کە من ئیغراقی تیا ناکەم بڵێم هەم جەماوەری بوو هەم هەموو کوردستانی گرت بووەوە، بە ئێرادەی خۆیان نەچوونە شەڕی کۆماری ئیسلامیەوە و بەو ڕژیمەیان نەوت ئێوە ناتوانن بەسەر ئێرادەی ئێمە جەماوەری خەڵکی کوردستان ئازاڵ بن. توانیمە ئێمە لە ڕۆژی 8 مارسی شاتوانینەوە کار بکەین بە ڕعایەتی بۆ نیاکردنی ئەو بەڕێزەی کە لە ناوە مرەتەب بە من تەزەکوریدا لەسەر کۆڕۆنا، بە ڕعایەتی هەموو پڕۆتۆکۆڵهای بێهداشتی، ئیقداماتی لازم و پێشگیرانە بۆ بەرگریکردن لەوەی کە یەک دانە بەشەریش ئینسانیش لەو ڕۆژە تووشی نەخۆشین بێ، پێویستە کە ئێمە لە ڕۆژی جەهانی ژنە شعاری بەرابەری ژن و پیاو لە کۆمەڵگای لە کوردستانە هەڵ بکەین و بە کۆماری ئیسلامی بڵین کە داگیر کرد تۆ ناتوانیت بەرابەری ژن و پیاو هەتایە لەم کۆمەڵگایە نەقس بکەیت، پێشێلی بکەیت، ژن ستیزی بکەیت، ئەمرم بە مەعروف و نەهی ئەز مونکرت، ئەسید پاشاندنت بەسەر و چاوی ژنانە، وادارکردنیان بە پۆشاندنی لەچک و حیجاب و چاشێ و ئەوانە بەریتە سەر. ئێمە زیندوین، ئێمە ژنانەوە قبوڵ ناکەین. 42 ساڵە بەرامبەر بە قوانینی شەریعەتی تۆ و قوانینی دەسەڵاتی تۆ خەریکی مقاومەت و خۆڕاگریەکەین، درێژە بۆ مقاومەت و خۆڕاگریە دەین. درێژەی پێدەین. بینەرێکی خۆشەویست نووسیوەتی کاک فەرهاد میدانی چرازەنان به آن وسعتی که انتظار داریم به خیابانها نمی آیند برای برگزاری روز جهانی زن، ولی برای نوروز چند کیلومتر صف رقص را شکل می دهند. چیست؟ جدی نبودن. کسانی می آیند و می گویند مراسم نوروز مراسمی سیاسی است، چون آسان است و هزینه‌ای ندارد. چون مبارزه هزینه دارد، مبارزه جدی هزینه دارد. طبیعیه که مبارزه هزینه دارد، بەڵام قسەکەی ئێمە ئەوەیە ناکرێ هەموو ئەو ڕێو ڕەسمانە بە کەمترین هەزینەوە ئێمە بەڕێوە بووین. دەتوانین جۆرێک لە جۆرەکان بکەین کە مەراسمەکانی ڕۆژی جەهانی ژنیش کەم هەزینە بێ. خۆی مبارزە بۆ ئەوە ناکەین تەڵەفات بدەین، هەزینەی زۆر بدەین. اتفاقا ئەمانەوێ مبارزە بکەین، دەستکەوت بەدەست بێرین، سەرکەوتن لە دوای سەرکەوتن بە قازانجی خۆمان تۆمار بکەین، کەمترین تەڵەفاتیش بدەین. دەتوانێت هەم ڕۆژی جەهانی ژن بەشداری تیا جدی بێ بە کەم هەزینەی کەمترەوە، و هەم دەتوانێت ڕێو ڕەسمەکانی نەورۆزیش بە کەمترین هەزینەوە بەڕێوە بچێت.
ئەو بەڕێزە خۆشەویستەی کە نووسی بووی ژنجیانە و کچانی کۆبانی ناموسی کوردانە ئەمەی نووسیوە. کاک فەرهاد لەبیرتان نایەت کچانی کۆبانی داعەشیان تێکشکان؟ ئەوانە شەرەف و شانازی گەلی کورد بوون، ئەوان ژن بوون. لەبیرم تێ، چۆنم لەبیر نایەت. کچانی کۆبانی حەماسەیان خولقان لە شەڕی کۆبانی بەرانبەر بە داعەش و داعەشیەکان کە لە پشتسەریانەوە بوون. چۆنم لەبیر نایە فەرماندە ئارین مێرکان کە خۆی تەقاندەوە و نەیهێشت داعەشیەکان تەپەی مشتە نور مسەلەت بەسەر شاری کۆبانیا داگیرکەن. چۆنم لەبیر نایێت. بەڵام ئەوان شانازی تەنا خەڵکی کوردستان نەبوون، شانازی هەموو ئازادی خوازان لە جیهانا بوون. کچانی کۆبانی بە خولقاندنی ئەو هەموو حەماسە بە جیهانیان نیشاندا کە لە گۆشەیەکی ئەم دنیاە حەماسە سازانێک هەن کە ناویان کچ و ژنە کە لە هەموو جیهانیشا دەتوانن وجودیان بێت. ئەوان شانازی هەموو ئازادی خوازانی جیهانن. ڕاستە کورد بوون، لە کۆبانی بوون، بەڵام ئفتخار و شانازی هەموو مرۆڤایەتی. داعش بەو هەموو سرعەتەوە کە ڕۆیشت بوو لە کۆبانی متەوەقف کرا و ژنان تیا قارەمانەتیان من بە چاوی خۆم دیم. زۆر سپاس. پیشاپیش ڕووز زەن بە ڕەزمەندەگانە کۆمەڵە مبارەک بە جەمیەت جوانانە بانە. زۆر زۆر سپاس بۆ ئێوە لاوانی تێکۆشەر و خۆشەویستی شاری بانەی ئازیز. ڕۆژی کۆمەڵەتان لەسەر مەنبە ئاوەکەی سلێمان بەگ و ببوورە قەبرستانی بانە و هەروەها لە ئیستراحەتگاکەی ئەربابا ڕێز لێگرت. دڵنیام کە ڕۆژی جیهانی ژنیش هەر لەوێ و لە شوێنەکانی تر ڕێز لێگرن. نەباید بە کەسی ئیجازە داد بەرگوزاری مەراسم نەوروز را بە عنوان مبارزە بە جامعە بفروشیم. منزورت منە؟ هاوڕێیانی هاوکار مەڵەن 4 دقیقەت ماوە. هەر لێرەوە لە جواب بە ئەو بەڕێزە ئەگەر منزوری منە، من داوا ئەکەم لە خەڵکی کوردستان ڕێوڕەسمەکانی ڕۆژی نەورۆز بە ڕعایەتی هەموو پرۆتۆکۆڵهای بێهداشتیەوە ڕێز لێ بگرن. ئێمە وەکو کۆمەڵە خۆمان بە خاوەنی ئەو ڕێوڕەسمانە ئەزانین، تەبدیلی بکەین بە سەنگەری مقاومەت بەرامبەر بە کۆماری ئیسلامی. نایفرۆشین، ئەیکەین بە سەنگەر، دەنا دیگەران ئەیکەن بە سەنگەرکەلتر. ئەوە دڵنیا بە. فعال اجتماعی را میشناسیم که برای به کمک به یک زندانی سیاسی ماهی مبلغ یک پرس غذا کمک کند و نمی کند، اما حاضر است هزینه کند برای مراسم رقص و پایکوبی نوروز. این به چه معناست؟ بینەری خۆشەویست، هەردووکی پێویستە. من هەر لێرە لە جوابتە ئەوە دەڵێم، داوا ئەکەم لە جەماوەری خەڵکی کوردستان خۆیان لە بەڕێوەبردننی ڕێوڕەسمەکانی نەورۆز نەپارێزن، بیکەن بە سەنگەری مقاومەت و خۆڕاگری و دفاع لە زیندانیانی سیاسی ئیمساڵ. سمبولی تری، سمبولی ڕادیکاڵ بۆ هەڵگرن. ئەوە سەنگەری مبارزە است. ڕاستە سنەتە، ڕاستە شایی و هەڵپەرکیە، ڕاستە تەحوێڵی زستانە بە بەهار و ژیان دەست پێکات، گوڵ و گوڵزار و کێ و بەندەن ئاوەدان ئەبێتەوە. بەڵام سەنگەری مقاومەت و خۆڕاگریە. بینەرانی خۆشەویست، داواتان لێکم پەیام مەنێرن، چون کاتی بەرنامەکە هاوڕێیانی هاوکارم پێیان وتوم 3 دقیقە، 1 دقیقە پێم دەڵێن 1 دقیقە. باشە،
سڵام هاوڕێ فەرهاد ڕۆژی جەهانی ژن بە هەمەی زەنهای زەحمەتکێش کولبەر و مادر شەهید و زەنهایی که زیر 15 سال به ازدواج با ظلم و ستم در آوردن مبارک. با سپاس فراوان ناوچەی چلچەمە بە پەلە پەیامە نێرنەژن با جێ نەمێنین بەڵام قەیناکە. وزارت اطلاعات کارگران را یا کسانی را به جرم سیاسی بازداشت می کند، هم به زندانی دروغ می گوید هم به خانواده، زیرا نمی خواهد زندانی را رسانه‌ای کند. پیام منیرن با خجالتان نبم چون نزدم بوم نخوێنگێتەوە. شعار بەرابەری در کوردستان و خاوەرمیانە فقط کۆمەڵە. هەڵۆ دەربانە. زۆر سپاس بۆ هەڵۆ. ئەیژێ ئەو پەیامە بخوێنەرەوە. در مراسم نوروز امسال یاد نوروز خونین سنندج را گرامی می‌داریم. زۆر سپاس پەیامەکەتم خوێندەوە. پیامێک تریشەیە. 8 مارس روز جهانی، روز گرامی داشت از زنان قهرمانی چون شهین باوفا، خواهران رستم گرجی، خواهران کعبی، بیان برقرو، منیره مدرسی و هزاران زن آزادیخواه و یاغی از نظام مرسالارانه و سرکوبگرانه می باشد. پیشا پیش 8 مارس را به همه زنان کارگر، زحمتکش و ستمدیده و قربانی این سیستم ظالمانه تبریک میگویم. جارێکی تر 8 مارستان لێ پیرۆز بێت. 8 مارس ڕێوڕسمەکانی نەورۆز. هەر زۆر سپاس، هەر زۆر سپاس بینەرانی خۆشەویست. تکایە پەیام منێرن. سڵاو لە خۆتان و بەرنامە جوانەکەتان. 8 مارس تەبریکەیژم بە تەواوی ژنانی کوردستان لە ئاوایی نجێەوە. زۆر سپاس لە نەجێ ژاوەرەوەوە. هەر بژیت بەرنامەکەمان کۆتایی پێهات. زۆر سپاس بۆ بەشداری گەرم و گورتان لە بەرنامەی ڕاستەوخۆ. تا جمعەی ئایەندە و دیداری تازەمان هەر بژین. ئازیز و خۆشەویستن. سڵاوتان لێبێت بینەرانی ئازیز و خۆشەویستی بەرنامەکانی تلویزیۆنی کۆمەڵە. سڵاوتان لێبێت بینەرانی خۆشەویستی بەرنامەی ڕاستەوخۆ.